ڕێگای مامەجەلکە هیرانە لە قەزای شەقڵاوە. ماوەی 2 ڕۆژە هاوڵاتیانی گوندەکانی ناوچەکە ڕێگاکەیان داخستووە. دەڵێن ڕێگای گوندەکانی ئەوان بازرگانی نییە، با حکوومەت ڕێگاکانی تر بە ڕووی بارهەڵگرەکاندا بکاتەوە. بەردەوامی هاتنی ئۆتۆمبیلی بارهەڵگر بە ڕێگای مامەجەلکە هاوڵاتیانی هەراسان کردووە و ڕێگاکە پڕ بووە لە چاڵ و چۆڵ. حکوومەتیش هیچ ئاوڕیان لێ ناداتەوە. ئەو ڕێکە جیرایە ئەو ڕێزە ئەو سیسی لە گوندا مامەجەلکەیە گەرەوانە بەرەکەیە کەوەرتیانە ئاسپیندارێ لەڕاست کاکە فریزە کاموسەکە هیرانە هەمووی لەس ئەو سیسی لەزادیە تەگەشتی ئەو خەرکە لە خۆوەڕز بوو لە ژیانی خۆوەڕز بووە. ئەلانێکەمە عەزاب داینە ئەو گوندا ئەو مامەجەلکە دەواازە بوو لە شۆرژی ئەیلولیش یعنی دەواازەی بینی خەتی تونواتنی بوو لەبە ئەو سەفینە ئەو کراو قاسمەی دژمنە قەت نەکەی تا ئەو دۆرەی پێشمەرگە لێرەژی ئەلانێ ئەمە تێناگەن ئەمە لۆ عەزابین ئەمە کردیان. ڕێگاکان هەمویان شەقشەق بووینە هەمویان پڕی تاسە و زۆر بووینە لەبەرەوەی وەرزیستانی بەسەردا هاتوو و ئەوەش لە نزیکەی تقریبەن 12-13 سارە ئەو ڕێگایە تەعمیر نەکرایتوە. ڕۆژانە زیاتر لە 500 بارهەڵگر بە ڕێگای مامەجەلکە هیران و نازەنین هاتوچۆ دەکەن. ئەمەش وای کردووەکەوە هاوڵاتیانی ناوچەکە زیانی زۆریان پێ بکەوێتن. ڕێگاوبانەکانیان بە تەواوی تێکچوون. هەروەها بۆڕی ئاوەکانیشان بەهۆی ئەم بارهەڵگرانە ڕۆژانە دەشێن و زیانی زۆریان پێدەگات. جگە لەوەی کە لە زستاناندا تووشی قوڕولیتە دەبن و لە هاوینانیشدا تەق و تۆزی زۆریان بۆ دروست دەبێت. بەهۆی داخستنی ڕێگاکە بەدەیان بارهەڵگر گیریان خواردووە و ڕێگای ڕۆیشتنیان نییە. هاوڵاتیانی ناوچەکەش دەڵێن لە یەکشەمەوە ڕێگاکە داخراوە کەچی حکوومەت وەڵامی نەداونەتەوە. دەشڵێن تاوەکو بەڵێنەکانمان جێبەجێ نەکرێن ڕێگاکە ناکەینەوە. جادە هەمووی خراپە ئەوە سەبینە ڕووی خراپە ئەوە لە شەقڵاوە غەرامەمانەکان نازەم چی بکەین بەخۆ. بەخێر بێن ئێمە داواکاریمان ئەوەیە ئەو بار هەڵگرانێکەوە ئێستا زەختێکی زۆر لەسەر ئەو ڕێگایە دروست بووە ئەمانەوێت دابەشیکەن بەسەر ڕێگاکانی تردا هەر ئەم ڕێگایە بەکار نهێنن چونکە ئەم ڕێگایە بووەتە هۆی مەترسی لەسەر ژیانی ماڵ و منداڵیشمان. زۆرێک لە ڕێگاوبانەکانی نێوان پارێزگای هەولێر سلێمانی بەهۆی ئاور نەدانەوەی حکوومەت لێیان وە زۆری بارهەڵگری بازرگانی بەرەو وێرانە ڕۆیشتون. ڕێگای مامەجەلکە هیرانی شێکێکە لەو ڕێگایەنەی بە درێژایی 30 کیلۆمەتر حەوت گوندی لەسرە کە شەقڵاوە بەڕانیە دەبەستێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی مامەجەلکە لە قەزای شەقڵاوە.